لە ژێر ڕۆژنایی فرۆشی زیاتری کۆمپانیەکانی بەرهەمهێنانی ئۆتۆمبیل دەستیان کردو بەرهەمهێنانی ئۆتۆمبیلی ئەلکترۆنی کە خواستێکی زۆری لەسرە. Our vision for the future is a world with zero crashes, zero emissions and zero congestion. کەمکردنەوەی بەکارهێنانی گاز و بنزین بەکارهێنانی ئۆتۆمبیلی ئەلکترۆنی بووەتە خواستێکی کڕیارانی ئۆتۆمبیل. بەڕای من ئەوەی لێرەدا ڕوودەدا جەنرال مۆتۆرز دەیکات لایەنگیریەک و پاڵپشتێکی تەواوی کۆمپانیاکەیە بۆ ئیدارەی بایدن. جەنرال مۆتۆرز یەکێکە لەو کۆمپانیایانەی کە لە سەرەتاکانی ساڵی 2020ەوە دەستی کردووە بە بەرهەمهێنانی ئۆتۆمبیلی هایبرێد. بەڵام لە ساڵی 2019 کۆمپانیای جەنرال مۆتۆرز لایەنگیری خۆی ڕاگەیاند بۆ ئیدارەی دۆناڵد ترامپ لەسەر کەمکردنەوەی بەکارهێنانی بنزین کە ویلایەتەکانی نیویۆرک و کالیفۆرنیا ڕەتیان کردەوە. بازاڕی ئۆتۆمبیلی ئەلکترۆنی لێرە تەنها 2% بە بەراورد بە ئەوروپا کە نزیکەی لە 100%. لەگەڵەوەی خواستی خەڵک ئۆتۆمبیلی ئەلکترۆنیە بە تایبەتیش ئۆتۆمبیلەکانی تێسلا، بەڵام ڕێژەکە لە ئەمریکا کەمترە بە بەراورد لەگەڵ وڵاتانی تر. لە ساڵی ڕابردوودا ڕێژەی لە 70% فرۆشتنەکان ئۆتۆمبیلەکانی پیکاب و بەرز بوون. بۆ ئەوەی کڕیاری باش هەبێت پێویستە ئۆتۆمبیلی لەو شێوانە لە ستایلی ئەلکترۆنی دروست بکەیت. لە چین ڕێژەکە لە 105 لە وڵاتێکی وەکو نەرویج کە دەگاتە لە 150، بەڵام لە ئەمریکا خواستی ئۆتۆمبیلی مەزن و بەکارهێنەری گاز بازارێکی باشیان هەیە. کێشەیەکی تری کۆمپانیەکان دەگەڕێتەوە بۆ گرانی نرخی کەلوپەلی ئۆتۆمبیلی ئەلکترۆنی بە تایبەتی پاتری ئۆتۆمبیلەکان. باشترین هەواڵی ئەم دوایانە ئەوە بوو کە نرخی پاتری ئۆتۆمبیلی ئەلکترۆنی لە نزمبوونەوەدایە. کێشەیەکی تری ئۆتۆمبیل ئەلکترۆنی بنکەکانی بارگاویکردنەوەیە کە ڕێژەیان دیاریکراوە. یاساکانی حکوومەت و زیادبوونی خواستی کڕیاران نرخی ئۆتۆمبیلەکانی گران کردووە. پرسیاری گرنگەوەیە کە ئایا چەندی تر کات پێویستە بۆ ئەوەی ئۆتۆمبیلی ئەلکترۆنی بازارەکان داگیر بکات.